أحمد علي حسين. خۆشەویستەکانم مامۆستا باريس عثمان حسين فتاح. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا عوسمان خەڵکی کەلارە، وطبعا مامۆستا ئەحمەد ئەبوو یەحیا خەڵکی جەلەولا بوو و ئیمام خەتیب بوو لەو سەردەمانەی کە کاتی جەلەولا ئەوانە. مامۆستا عوسمانیش مامۆستای قوتابخانەیە خۆی لە سمود دەرس دەداتەوە و ئێستا ماڵی لە کەلارە و لە ساڵەکانی تقریبا لە مزگەوتی تەقوا و ئەو ساڵانەی نەوەتەکانەوە ئێمە بەیەکەوەین و مامۆستا کەسێکی شایستەیە بەم شەهادەیە ئین شاء الله تعالى. فيروزة بتتمال وخير وبركة إن شاء الله. سفر على فتاح. عليكم السلام ورحمة الله. إن شاء الله مامۆستا سفر طبعا إمام خطيبة لو بري سیروان لديك ولو كسانيك اللي صالكاني 2000 كانوا ئێمە بەیەکەوە ئاشناین و مامۆستا دەرسی لای من لەو کاتەوە خوێندووە، خۆی گەورە لەو پایی بەرزکە إن شاء الله. باريس فرهاد أبو بكر حسن. عليكم السلام ورحمة الله وبركاته. خير يا أخوان. مامۆستا فەرهاد جەنابتان ئەوانەی خەڵکی ئەم مزگەوتن مامۆستا فەرهادە ناسن. مامۆستا فەرهاد لێرە لە شوێنی من پێشنوێژی ئەکا لە مزگەوتە خۆشی مامۆستایە و لەو کاتەشەوە کە لێرین مامۆستا هەر ڕەفەقاتی و خۆشەویستیمان هەیە بەیەکەوە لەم دەورە و دەرسانە بەشدار بوو. خۆی گەورە ئین شاء الله بیکاتە مای خێر و شایستەی ئەم مەشەسان ئین شاء الله. باريس شيركو أحمد نجيب. دكتوريا السلام عليكم. خۆی گەورە إن شاء الله. کاک شێرکۆ کە ئێمە خۆی مەعاونتو بێ بەڵام ئێمە پێڵێن دکتۆر شێرکۆ چونکە کارەکەی ئەمان لە ڕاستیە لە کاری دکتۆرەکان کەمتر نییە. خۆی گەورە جزایان باتەوە لە خزمەتکردنی خەڵکیە. یەکێکە لەو کەسانەی کە لە کەلار ئێمە ئەهاتە ماڵمان و لەگەڵ مابوو دەرسێ خوێنا و حتا لە کفریش هەفتانە جمعەکان ئەهات لەوێ دەرسێ خوێنا و لەم دەورەشە بەشدار بوو و شایستەی ئەم شەهادە و ئیجازەیە إن شاء الله تعالى. بارك الله فيك. خير وبركة إن شاء الله. باريس أوكار عزيز محمد. مامۆستا هاوکار کولیەی تەواو کردو مامۆستا و لە جێگەی من ئێستا لە کفری ئیمام خەتیبە بۆ لەو کاتەوە من لێرەم ئەو لە کفری لە جێگەکەی منە. مامۆستا شایستەی ئەم شادەیە و الحەمدولله قورئانی هەموو لەبەرە لەخوا بەزیاد بێ و سوپاس بۆ خوای پەروەردگار. مامۆستا هاوکار حتا لە بوخاریشە تا نیوە ڕۆیشتین زۆربەی حەدیثەکانیشی لە صحیحی بوخاریش لەبەر کردووە و لە خزمەتی مامۆستا مەلاتەهای کفریە کە جەنابیان لێرن چەندین دەرسی علومی شەرعیشی تەواو کردووە. خوای گەورە ڕەحمی پێ بکا و شایستەی ئەم شەهادەیە إن شاء الله تعالى. باريس جيلان علي أمين. مامۆستا گەیلان مامۆستای مدەڕیسە و یەکێکە لەو مامۆستا بەڕێزانەی کە من لە کفریەوە ئاشنا بووین بە یەکتری هەر لە سەرەتاکانی چوون بۆ کفری لە 2004 والحەمدولله لەو کاتە باوەڕ ناکەم لە دەورە و لە خولێک و لە دەرسێکی منە ئەم پیاوە بەشداری نەکردبێ. شایستەی ئەو شەهادەیە خی گەورە بخاتن ناوە جوانەکانی خۆی پیرۆزی کردی. بێتەمای خێر إن شاء الله. مامۆستایان پیرۆزای إن شاء الله. مبارك إن شاء الله. باريس أرسلان عمر حسين. يا ربي بخير بك. کاک ئەرسەلانی بەڕێز یەکێکە لەو برا بەڕێزانەی کە لە کەلارەوە ئێمە بەیەکەوە ئاشناین و لە کفری شەر بەردەوام هاتوچۆی کردین و لە دەرسەکانە بەشدار بووە و لە زۆربەی خولەکانی ئێمە
بەشدار بووە پێش ماوەیەکی بەر لە ئیسس زۆربەی ئەم برایانەی کە لێرن ئێمە ئیجازەی فقهمانیش پێیاندا پارەکە ئەم وەختە ئیجازەی دوو مەتنی فقهماندا بەم برا بەڕێزانە یەکێک لەوانە کاک ئەرسەلانە و شایستەی ئەم ئیجازەیە و خوای گەورە پیرۆزی کا مبارەکی بێ ئینشاء الله. ورئيس أحمد علي أمين. كاك أحمد خلقي كفرية خريجي كلية قانون وباشان ماستريشي هنا ولا قانون لمصر يعني كوابو لقل خاوني لقل أو ما مسايم منك أم إجازة بمن داوة كاك أحمد غريب نية برو أوي شهادكي ليه هناوة كاك أحمد لزور بيدا دورة كان وخولة كان كيما كرد ما نتو بجداري كردو شايستي أم شهادية وإن شاء الله مباركة وخواي قورة بيروزي كالي. إن شاء الله إن شاء الله ورئيس هيوة رشيد علي. السلام عليكم. مامۆستا هیواش هەر خەریجی کولیەیە و وازانمەش ماستەری هەیە لە میسر تەواوی کردوانی ئەویش جنابتان ئەویش هەر حەساوکە میسریە یعنی بە شەهادە خوای گەورە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی پیرۆزی کالەی و خەڵکی سموودە و خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی بیکاتە مای خێر و ئێمە ئاشناییمان زیاتر لەم خولەوە لەگەڵ کاکی وایە بۆ دروست بووە بەڕاستی شایستەی ئەم شادەیە و خوای گەورە بیکاتە مای خێر و بەرەکەت. إن شاء الله مبارك إن شاء الله فارز إن شاء الله. ورئيس أوكا أحمد محمد. السلام عليكم دیارە مزگەوتەکەمان لەناو جەرگەی تیلەکۆیەکانایە بۆیە تیلەکۆیش لە ئیجازەکانە حسەی ئەسەدی هەیە یعنی بەشی شێری هەیە مامۆستا هاوکاریش هەرێکێکە لە خزمانی تیلەکۆ خەڵکی کفریە و مامۆستا ئینگلیزیە مدەڕسی ئینگلیزیە و لە زۆرێک لە خولەکانی کفریە کە ئێمە کردمان تۆم پیاوە بەشداری تیا کردبوو خوای گەورە مبارەکی کالەی لەم خولەیە بە جوانی بەشداری تیا کردەوە ئازانم یەک دەرس غایب بووە ئەگەر غایب بوو بێ وا ئەزانم خوای گەورە بیکاتە مای خێر و بەرەکەت ئین شاء الله. مبارك إن شاء الله ما استاذ خوای گەورە پیرۆزیکە إن شاء الله. ورئيس عماد محمد صالح. السلام عليكم مامۆستای بەڕێز فەرموو مامۆستا عیماد خەڵکی کەلارە مامۆستا عیماد یەکێک لەو برابەڕێزانەی کە لە سەراتاکانی نەوەتەکانەوە ئێمە بەیەکەوە ئاشناین و خۆشەویستی و برایەتیەکی زۆر لە نێوانمانە بووە و لایەزال هەندێک لەو کتێبانەی کە کاتی خۆی بە دیاری پێداوم لایەزال ماوە لە ماڵاو من هەموو جارێک ئەیخوێنمەوە مامۆستامە کەوێتە بیر مامۆستاشە و لەم خولەیە بەشداری کردووە و شایستەی ئەم ئیجازەیە خوا پیرۆزیکە إن شاء الله. مبارك مامۆستایکیە خوای بیکاتە مای خێر و بەرەکەت خوای گەورە بەخێر فێرکە إن شاء الله. وعندنا الضيق هم مصارعين وهذا مصارع كوابير ليرو برضا وصل فاشل متيك لنا يك إذا أختار كانوا في شديد داخل. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سنتا بناوي خوم وبناوي أوبرا عليك بجدار من الخلو وبناوي ما وصايشو بخيراتني تاكي أوبرا لو ما وصل رزان أكم كاتون بجدار بون امجال دسخوشيشم بو ما وصاي برزن وبراي برزن ما وصل مرتعرب أكم براسي حريز بو لسدوي أم دينوك أم كتابوك وخي بيانا بياما جاري وابو إيشي زور ضروري هبو روجة بيشي أخست يا روجة باشي أخست بۆی یەکێک لە دەرسەکانمان نەفەوتێ شتێکی زۆر مهم و گرنگتر یان با بڵێن گرنگ وەکو ئەم دەرسەی کە لە خزمەت مامۆستا مەلا تاعالا تا فێر بووین و فێری کردین
ئەدەبی تەعاملکردن و هەرسوکەوتمانە لەگەڵ ئەم علمەی کەوتمان کرد بەرامبەر بە دوو چینی مامۆستایان و زانایان فێری کردوین ئەدەبمان وەکو ئەدەبی ئیمامی عومەر و ئیمامی عوسمان کاتێک ئەگەیشتن بە خزمەت ئیمامی عەباس ئیمامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەچ کاتێک بە سواری بگەیشتنایەتە خزمەت ئەو پیاوە وەکو ڕێز و حرمەتێک بۆ ئەو پیاوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دا ئەبەزین ئەگەر بە سواری بوونایە لە سوارەکانیان دا ئەبەزین ئەدەبن بۆ ئەو زاتە مامۆستا مەلا تاڵق ئەوەی فێر کردوین لەگەڵ ئەوەی کە ئەم علمەی داینەتێ بەرامبەر بە زانایان بەم شێوازە تەعامل بکەین ئەمجار بەرامبەر خەڵکێک بەوەی کە بە خزمەت ئەم علمەی ئێمە نەگەیشتووە ئەو ئەدەبەی حەسەن و حوسێنی فێر کردوین چۆن کاتێک کەسەکە دێ پیاوەپیرەکە دێ شێوازی دەستنوێژەکەی تێبینیان هەیە لەسەری بە ئەدەبێکی زۆر جوان دێن خۆیان وا پیشانە دەن کە ئەنەما پرسیار لەوەکەن دەستنوێژی کاممان دروستە بۆیە باشترین شتێک وەکو ئەم علمە باش بێت کە لە مامۆستا مەلا تاڵق فێر بووین ئەدەبمانە لەگەڵ دەوروبەرەکەمان ومێ دەکەم هەر مامۆستایە کاتێک علمێکی پێیەوە ئەیگەێنێتە یەکێک لە قوتابیەکانی لەگەڵ ئەوەی کە علمێکی داتێ ئەدەبیشی داتێ دووبارە دەستخۆشیتان لێەکەم بە خێراتنتانەکەم خوای گەورە موفەقتان کات هەر هەنگاوێک ناتانە خوای گەورە بیکاتە توێژویە بۆ قیامەتان ئینشاءڵڵا ڕێگەی زانایان دایم پڕنورە بۆ خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان دایم پڕنورە گەشەی پایە من بەیامی ئیسلام گەشەی پایە من بەیامی ئیسلام وزەی ڕێبازن بەکردە و کەلام وزەی ڕێبازن بەکردە و کەلام چون ئەسمان بێڕۆژ هەر تاریکیە وەڵات بێزانە مەڵوێرانیە چون ئەسمان بێڕۆژ هەر تاریکیە وەڵات بێزانە مەڵوێرانیە لە هەر وێڵانتێ زانە ڕابەر بێ لە هەر وێڵانتێ زانە ڕابەر بێ دەرگای ڕەحمەتی لێواڵا بێ دەرگای ڕەحمەتی لێواڵا بێ بۆ خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان دایم پڕنورە بۆ خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان دایم پڕنورە گەشەی پایە من بەیامی ئیسلام گەشەی پایە من بەیامی ئیسلام وزەی ڕێبازن بەکردە و کەلام وزەی ڕێبازن بەکردە و کەلام میلەت بەزانە ڕۆژی ڕووناکە بەبوونی زانست لە ژین بێباکە میلەت بەزانە ڕۆژی ڕووناکە بەبوونی زانست لە ژین بێباکە بەڵام سەد ئەفسوس بۆ میلەت خۆمان بەڵام سەد ئەفسوس بۆ میلەت خۆمان وێڵیان کردووە قەدری زانایان وێڵیان کردووە قەدری زانایان بۆ خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان دایم پڕنورە بۆ خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان
بو خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان دایم پڕنورە بۆ خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان دایم پڕنورە گەشەی پایە من بەیامی ئیسلام گەشەی پایە من بەیامی ئیسلام وزەی ڕێبازن بەکردە و کەلام وزەی ڕێبازن بەکردە و کەلام چون ئەسمان بێڕۆژ هەر تاریکیە وەڵات بێزانە مەڵوێرانیە چون ئەسمان بێڕۆژ هەر تاریکیە وەڵات بێزانە مەڵوێرانیە لە هەر وێڵان تێ زانە ڕابەر بێ لە هەر وێڵان تێ زانە ڕابەر بێ دەرگای ڕەحمەتی لێواڵا بێ دەرگای ڕەحمەتی لێواڵا بێ بۆ خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان دایم پڕنورە بۆ خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان دایم پڕنورە گەشەی پایە من بەیامی ئیسلام گەشەی پایە من بەیامی ئیسلام وزەی ڕێبازن بەکردە و کەلام وزەی ڕێبازن بەکردە و کەلام میلەت بەزانە ڕۆژی ڕووناکە بەبوونی زانست لە ژین بێباکە میلەت بەزانە ڕۆژی ڕووناکە بەبوونی زانست لە ژین بێباکە بەڵام سەد ئەفسوس بۆ میلەت خۆمان بەڵام سەد ئەفسوس بۆ میلەت خۆمان وێڵیان کردووە قەدری زانایان وێڵیان کردووە قەدری زانایان بۆ خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان دایم پڕنورە بۆ خزمەت ئاین زانە زارورە ڕێگەی زانایان دایم پڕنورە گەشەی پایە من بەیامی ئیسلام گەشەی پایە من بەیامی ئیسلام وزەی ڕێبازن بەکردە و کەلام وزەی ڕێبازن بەکردە